دەکەین شاندێکی زانکۆی سۆران لە رووسیا دوای گفتوگۆ و لێکتێگەیشتن توانیویانە لەسەر هەندێک بابەتی زانستی ڕێبکەون و لێکتێگەیشتن واژۆ بکەن. شاندەکەی زانکۆی سۆران تا ئێستا چەندین دیدار و گفتوگۆی لەگەڵ کاربەدەستانی زانکۆی کازانی فیدراڵی ئەنجامداوە. دەپرسین گرنگی ئەم سەردانە لە چیدایە و ئەو بابەتانی کە لەنێوان ئەم دوو زانکۆیەدا گفتوگۆی لەسەر کراوەچین و گفتوگۆکانیش لەسەر چ بنەمایەک بووە. تایبەت بەم بابەتە لە سۆرانەوە ڕاستەوخۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر سیروانزن یاریدەدەری زانکۆی سۆران بۆ کاروباری زانستی میوان دەبێت. کاک سیروان سڵاو دەبێ ئەم کاتت باش بێت. دیارە بە شێوەیەکی گشتی لێکتێگەیشتن لە نێوان زانکۆکاندا یاخودکاری هاوبەش لێوان زانکۆکاندا هەنگاوێکی باشی دەبێت بۆ بەرەو پێشچوونی زانکۆکان. لەبەوە دەست پێ بکەین گرنگی ئەم سەردانەی زانکۆی سۆران یاخود شاندی زانکۆی سۆران لەگەڵ زانکۆیەکی رووسیا گرنگەکەی لە چیدایە و دیارترین ئەو بابەتانەی لە نێوان ئەم دوو زانکۆیەدا باز دەکرێت چین. میرەبان خان بەیانی جەنابت و بەیانی بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنەکەتان باش. زۆر سوپاستان دەکەین کە ئەم بابەتتان بە هەند وەرگرت و بڕیارتاندا کە وەکو بابەتێکی میدیایی کاری لەسەر بکەن جێ دەستخۆشیە و سوپاستان دەکەین و مای پێزانینە بۆ ئێمە. بەڵێ وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد زانکۆی سۆران توانی لەگەڵ زانکۆی کازان و چەند ناوەند و زانکۆیەکی دیکەی وڵاتی رووسیا پەیوەندی ئەکادمی دروست بکە، ئەویش پاش ئەوەی کە لە مانگی 5 لەسەر بنەمای سەردانی زانکۆی کازان بۆ زانکۆی سۆران و هەروەها هاتنی شاندێکی زانکۆی ناوبرا و بانگێشتکردنی تیمێکی زانکۆی سۆران بۆ وڵاتی رووسیا ڕێکخرا. ئەم دەست پێشخەرێ لەلایەن وڵاتی رووسیا و زانکۆکانی وڵاتی رووسیا ڕێکخرا بە تایبەتی زانکۆی کازان پێیان خۆش بوو کە کرانەوەیەک بۆ زانکۆکانی رووسیا دروستکەن بە تایبەتی بەرامبەر بە زانکۆکانی کوردستان و عێراق. لەسەر ئەم بنەمایە تیمێکی زانکۆی سۆرانیان بانگێشت کرد بۆ زانکۆکەی خۆیان تاوەکو لە نزیکەوە گفتوگۆ بکەن لەبارەی دروستکردنی پردی پەیوەندی و چالاکی هاوبەش لە نێوان هەردوو زانکۆدا. لەسەر ئەم بنەمایە پاش چەند مانگێک توانیمان ڕەزامەندی وەربگرین و سەردانی زانکۆی کازان بکەین لە نزیکەوە بۆی گفتوگۆ لەبارەی پەیوەندەکە بکەین و لەسەر ئەو بنەمایە توانیمان ڕەشنووسێکی لێکتێگەیشتنی چالاکی و کاری هاوبەشی ئەکادمی بێکەوە ڕێک بخەینەوە. خۆشبەختانە لەو دیدارەدا کە لە زانکۆی کازان ڕێکخرا ئەم لێکتێگەیشتنە چووە بواری واژووکردنەوە و ئێستا زانکۆی سۆران و زانکۆی کازان خاوەن لێکتێگەیشتنێکی فەرمی کار و چالاکی ئەکادمی هاوبەشن بێکەوە بۆی لە ساڵانی داهاتوودا بتوانین لەسەر بنەمای ئەو لێکتێگەیشتنە بە هاوبەشی بێکەوە کار بکەین. باشە کاک سیروان دیارە ئەو کار و چالاکیانی کە پێویستە لە نێوان ئەم دوو زانکۆیەدا بێ زیاتر خۆی لە چیدا دەبینێتەوانێ؟ ئەوەی لە چوارچێوەی لێکتێگەشتنەکەی ئاماژەی پێکراوە خۆی لە چەند خاڵێکا دەبینێتەوە کە دەکرێت بڵێن خاڵە هەرەسەرەکیەکانی هەر لێکتێگەیشتنێکی ئەکادیمین وەکو ئەنجامدانی کار و پرۆژەی زانستی هاوبەش لە شێوەی ئەنجامدانی توێژینەوەی هاوبەش لە نێوان تیمی توێژەرانی زانکۆی سۆران و تیمی توێژەرانی زانکۆی کازان لە هەموو بوارە جیاوازەکان ئەنجامدانی کۆنفرانس و وەرکشۆپ و سەمپۆزیۆمی زانستی هاوبەش لەبارەی ئەو بابەتە گەرموگوڕانەی کە بابەتی ڕۆژن لە کوردستان و لە رووسیا، هەروەها سوودەتگرتن لە توانا و ئەزمموی کارکردنی زانکۆی کازان کە زانکۆیەکە بە نزیکی 200 تەمەن و ئەزمموی کارکردنی ئەکادمیەوە و گواستنەوەی ئەو ئەزممون و تەمەن و لێ هاتووی کەلیوە دروست بۆ لە مای ئەو ساڵانەیە بۆ لای کادرانی زانکۆی سۆران و لە هەمان کاتیشدا ئاڵوگۆڕی ستافی ئەکادمی و ستافی ئیداری بۆ ئەوەی بتوانن ڕاهێنان لە زانکۆ جیاوازەکان بکەن وێ ڕای ئەوانش کردنەوەی خوێندنی هاوبەش و وەکو بەخشینی دوو بڕوانامەیی لە هەندێک لەو بەشانەی کە هەردوو زانکۆ لەسەری ڕێک دەکەون. باشە کاک سیروان دیارە ئەم کار و چالاکیانە ببوورە کە گرنگی ئەرێنی دەبێت لەسەر زانکۆکان بە شێوەیەکی گشتی و لەم ئاڵ و گۆڕانەیە جگەل لە ستافی ئیداری دەکرێت بڵێن خوێندکارانی زانکۆی سۆرانیش سوودمەند دەبن؟ بەدڵنایەوە ئەو بابەتی کە ئاماژەم پێکرد وەکو خوێندنی دوو بڕوانامەیی ئەوە بۆ تایبەتە بە قوتابیان واتە لە ساڵانی داهاتوودا کار دەکرێت لەبەرەوەی خوێندنی دوو بڕوانامی بکرێتەوە. ئەو خوێندنێکی هاوبەش دەبێت و ئەو قوتابی کە دەرچوو دەبێت لەو بەشەیە یان لەو ئاستەی بڕوانامەکەدا بڕوانامی هەردوو زانکۆی پێدەبەخشێت. وێ ڕای ئەمەش دەرگا ئەکرێتەوە بۆ ئەوەی قوتابیانی زانکۆی سۆران و قوتابیانی کوردستان بەگشتی بتوانن لە زانکۆی کازان درێژە بە خوێندنەکانی خۆیان بدەن، چونکە ئەو زانکۆی کە ئێمە سەردامان کرد
زانکۆیەکی نێودەوڵەتیە لە زیاتر لە 100 وڵاتی دنیاوە قوتابی لەوێ دەخوێنێت و لە هەمان کاتە ئەو ڕێژێ و ئاماری کە ئێمە لێ وەرمانگرت لە حاڵی حازردا زیاتر لە 100 قوتابی لە کوردستان و عێراق و لە زانکۆی کازان خەریکی خوێندنن. ویستمان دەرگایەکی باشتر بۆ ئەم بابەتە بکەینەوە تاوەکو قوتابیانی زانکۆکانی ئێمەش بتوانن لەوێدا درێژە بە خوێندن بدەن. بەڵێ ئەوانیش پێشوازیان لەم بیرۆکەیە کردووە و بەتەمان پلانێکی وردی بەدابڕێژن تاوەکو بتوانین قوتابیانی خۆشمان بنێرین لەوێ درێژە بە خوێندەکانی خۆیان بدەن. باشە کاک سروان یەکێک لە خاڵەکانی ئەم لێک تێگەیشتە با بڵێن توێژینەوەی زانستی لە نێوان زانکۆکاندا دەکرێت بڵێن ئەم خاڵەیان یاخود توێژینەوەی زانستی چ کاریگەریەک لەسەر بەرەو پێشچوونی توێژینەوەکان لە زانکۆی سۆران دەبێت؟ بەدڵنای وەکو ئاماژەم پێکرد زانکۆی کازان خاوەنی نزیکەی 2% لە کارکردن و توێژینەوەی زانستیە. ئەمە ئەزمونێکی زۆرە کە بە ئاسانی بەدی نایەت. بەداخەوە تەمەنی زانکۆکانی ئێمە هیچیان ناگەنە نیوەی تەمەنی ئەو زانکۆیش لەو ئەزمونەیە. ئەمە دەکرێت لەم کاتەیە مەسعود لەو ئەزمونە دەوڵەمەندی ئەوان وەگرین بۆی لە ڕووی توێژینەوە کاری زانکۆکانی خۆمان بەرەو پێشەوە بەرین. هەر ئەگەر بە نمونە ئاماژی پێ بکەم بۆ نمونە لە بواری نەوت و بابەتە زانستەکانی پێیوەست بەنەوتدا ئەوان خاوەن بەشێکی زۆر چالاکن لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی رووسیا بۆ کارکردن کە تەنانەت کۆمپانیا زەبەلەحەکانی بواری نەوتی رووسیا ڕاوێژیان پێ دەکەن و پرسوڕایان لەگەڵدا دەکەن. ئەوان ئامادەیان نیشاندا لەبەرەوەی لە زانکۆی سۆرانیش دوو بەشی تایبەت بەنەوتمان هەیە لە کۆلێژی ئەندازیاری و لە کۆلێژی زانست بڕیاریاندا کە توێژەرانی ئێمە لەم دوو بەشە بتوانن لەگەڵ توێژەرانی ئەوانە توێژنەوەی هاوبەش ئەنجام بدەن تاوەکو سوود لە ئەزمموی زانستی و دوایین تەکنیکەکانی کارکردنی توێژینەوە لە بواری نەوتدا بوازنەوە بۆ کادرانی ئێمە و کادرانی ئێمەش دەوڵەمەند بن بۆ ئەزمونە زانستی کە لەوێ لە بواری نەوتدا دروست بووە. ئەمەکێک بوو لەو بوارانەی کە ئەکرێت ئاماژی پێ بکەم و لە هەمان کاتدا دەکرێت ئەم ئەزمونە بگوازرێتەوە بۆ سەرجەم بەشە زانستەکانی دیکەشمان. باشە کاک سروان دیارە زۆرێک لە ئەکادیمیستەکان کە لە هەرێمی کوردستان دەیانوێت توێژینەوە بکەن لە مامۆستای زانکۆ لە خوێندکاران گرفتی ئەوەیان هەیە کاتێک کە توێژینەوە دەکەن بەشی پێویست کەرەستیان لەبەردەست نیە یاخود ئەو ئامێرانی کە پێویستن بۆ توێژینەوە لە هەرێمی کوردستاندا بوونی نییە. ئەم لێک تێگەیشتنە دەکرێت و کێشەیە چارەسەر بکات؟ بەدڵنایەوە بەشێک لە چارەسەرەکە لەم خاڵەدا خۆی دەبینێتەوە. بەداخەوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەو بودجە گەورە و باشی کە پێویستە بۆ ئەکادیمیا دابین بکرێت لە هەموو وڵاتانی دنیادا لە کوردستانە بەهۆی ئەو قەیرانەدارایی کە دروست بووە بەڕاستی دابین نابێت وەکو پێویست. واتە لە ڕووی کەرەستە تاقیگەیەکانەوە ڕەنگە زانکۆکانی ئێمە جۆری تووشی جۆرە لە کێشە و لە هەژاری هاتوون هەم لە ڕووی جۆری ئامێرەکانی تاقیگەوە هەم لە ڕووی کەرەستە و بابەتەکانی کە پێویستە لێوەدا کاریان لەسەر بکرێتەوە. لەم کاتەدا زانکۆکانی ئەوان کە خاوەن بودجەی ملیاران دۆلارن بۆ کاری توێژینەوە دەرگای تاقیەکانی خۆیان بەڕووی توێژەرانی زانکۆی سۆراندا هەواڵا دەکەن ئەگەر توێژینەوەیەکمان هەبێت و ئێمە لە هەمان کاتدا ئەو ئامێر و کەرەستە تاقیگەیەمان نەبێت کە لە لای خۆمان توێژینەوەکەی پێ ئەنجام بدەین دەتوانن قوتابیەکانی ئێمە ئەم توێژینەوەی لە ناو تاقیەکانی ئەوان و لەسەر کەرەستەکانی ئەوان ئەنجام بدەن لەسەر بنەمای لێک تێگەشتنی کە لە نێوانماندا هەیە لەم کاتەیە زانکۆی ئێمە سوودمەند دەبێت لەم لایەنەی لێک تێگەشتنەکەش. باشە کاک سیروان بابەتێکی دیکە کە لە نێوان ئەم دوو زانکۆیەدا باس کراوە لە گفتوگۆکاندا باسکردنە لە ئاڵوگۆڕی ئەکادیمی و زانستی لە نێوان خوێندکارەکان وەروەها ستافی ئیداری. ئەم ئاڵوگۆڕی زانستیە وەروەها ستافی ئیداری لە نێوان هەردوو زانکۆکاندا لەسەر چ بنەمایەک دەبێت؟ یەکێک لە خاڵە پێویستەکان کە دەبێت لە هەر لێک تێگەشتێکە لە ئێستادا بۆ هەر زانکۆی کوردستان کار لەسەر بکەین ئەو ئاڵوگۆڕەیە. بەداخەوە وەکو ئاماژەم پێکرد زانکۆداری و مێژووی ئەزمموی زانکۆداری لە کوردستان لە قۆناغێکی دەوڵەمەند و فراواندا نییە هاوشێوەی بە زانکۆکانی دنیا کە چەندین سەدەکاری زانکۆداریان کردووە. لەم کاتەدا ئێمە لە زانکۆکانی خۆمان تووشی کەمی ئەزمموی کارکردن دەبینەوە. بۆیە ئێستا حالیان ئەکرێ بڵێن لە زانکۆکانی کوردستانە ئێمە خەریکین بە ئەزمموونێکی ناوخۆیی ئەزمموونێکی ناوخۆی داخرا و زانکۆکانی خۆمان بەڕێ دەکەین. لەم کاتەدا ئەگەر زانکۆیەک بێوێت ببێتە ناو لە ئاستی دنیادا و کار بکات لەگەڵ پێوەرە ئەوڕۆیەکانی دنیادا بەرەو پێشەوە بچێت ناچارە سوود لە ئەزمموونە گەورەکانی زانکۆ گەورەکانی دنیا وەربگرێت. لێرەدا زانکۆی سۆران لەسەر بنەمای ئەو ستراتیژ پلانی کە بۆ کارکردنی زانستی خۆی دایڕشتوتەوە لە ماوەی ساڵی ڕابردوودا برارمەنداوەیەکێ لەو خاڵانی کە بەجددی کار لەسەر بکەینەوە دەرگای زانکۆ بکرێتەوە بەڕووی ئەزمموونە زانستیەکانی دنیادا. لێرەدا بۆ ئەوەی تۆ سوود لە ئەزمموونە زانستەکانی دنیا وەربگریت و لە هەمان کاتدا ئەزمموونە ناوخۆیەکەی پێدەوڵەمەند بکەواتە تۆ بیتە خاوەن هەم ئەزمموونێکی ناوخۆی و بیرکردنەوەیکی ناوخۆیی هەم ئەزمموون و بیرکردنەوەیەکی دەرەوە و نێودەوڵەتی دەوڵەمەند ناچاری تۆ
ستافی خۆت بنێریتە نێو زانکۆکانی دنیا تاوەکو و سوودمەند بن لەو ئەزمونەی کە لەوێدا بوونی هەیە. وەکو بەڕستان بۆ خۆتان دەزانن زانکۆ پێک هاتووە لەو کۆمەڵە کادر و ئەستاف ئەکادیمی کە تێدا کار دەکەن. هەر کاتێک ئەم ستاف و کۆمەڵە کادر ئەکادیمیە دەوڵەمەند و پڕچەک بوون بە ئەزمون و زانستی سەردەم لە هەر زانکۆکی دنیا وەریگرن کە دەگەڕێنەوە زانکۆکەی خۆیان ئەم ئەزمونە دەگوازنەوە نێو زانکۆکەی خۆیان واتە لەم کاتەدا ئەزمموی کارکردنی زانکۆ لە ئەزمونێکی ناوخۆیی و داخراوە دەگۆڕێت و دەکرێتەوە بۆ ئەزمونێکی فراوان و ئەزمونێکی دەوڵەمەند و سوودوەرگرتو لە نوێترین ڕێکارە زانستیەکانی کە لە دنیادا کاری لەسەر دەکرێت. بۆیە لەم کاتەدا چوونە دەرەی قوتابیان و مامۆستایانی ئێمە بۆ وەرگرتنی کۆرسی فێربوون بێت یاخود خوێندن بێت یاخود هەر جۆرە ڕاهێنانێکی دیکە بێت کە لەو زانکۆیانە بەڕێوە دەچێت بە دڵنیاییەوە لە کاتی گەڕانەوەیانە ئەزمونێکی دەوڵەمەندی ئەو زانکۆیانە لەگە خۆیانەوە دێنەوە بەمەش ئەزمموی کارکردنی زانکۆکەی خۆیان دەوڵەمەند دەکەن و بەرەو پێشەوەی دەبن. باشە کاک سیروان دیارە پێشتر شاندێکی زانکۆی فدراڵی کازان سەردانی با بڵێن کۆنفرانسی زانکۆی سۆرانیان کردبوو کە لەبارەی نەوت و غازەوە بوو. ئەم کۆنفرانسش پێم وابێ هۆکار بوو بۆ ئەو سەردانە و داواکردن لەم بابەتەی با بڵێن ئەم لێک تێگەیشتنێک کە کرا پرسی نەوت و گاز تا چەندە لە پرسی پێشینەکان بۆ لە ڕووی توێژینەوە و کارکردن لەسەر ئەم بابەتە. بەدڵنیەوە وەکو باسم کرد زانکۆی کازانێکێک لەو زانکۆیانی کە لە بواری نەوت و گازدا تیمێکی پڕ ئەزمموی دەوڵەمەندی هەیە کە کۆمپانیا زەبەلاحەکانی بواری نەوت و غازی رووسیا پرسوڕاوێژیان پێ دەکەن و کاریان لەگەڵدا دەکەن. لە کاتێکا تۆش ئەگەر بتەوێت بەشێکی زانستی لە بواری نەوتە بەرەو پێشبەریت ناچاری سوود لە ئەزمونە دەوڵەمەندەکانی ئەوان وەگریتەوە. بەڵێ ئەم شاندەی ئەوان کە لە مانگی 5 بەشداریان لەو سەمپۆزەمی نەوت و غازی زانکۆی سۆران کرد توانیان دەرگا خۆشکن بۆ ئەوەی ئەم چالاکی و کارکردن زانستی هاوبەشە زیاتر بەرەو پێشەوە بەرن. لێرەشدا بەڵێ دیسانەوە ئەوان دەرگای خۆیان واڵا کرد بەڕووی هەردوو بەشی بواری نەوتی زانکۆی سۆران کە لە فاکڵتی ئەندازیاری و لە فاکڵتی زانستی ئێمەدا ئێستا هەن و قوتابیمان هەیە لە ئاستەکانی بەکالۆرۆس و خوێندنی باڵادا دەرگای خۆیان واڵا کرد کە هەموو توانا و هەوڵ و توانە تاقیگەیەکانی خۆیان لەگەڵ کادرانی زانکۆی سۆرانە هاوبەشی پێ بکەن تاوەکوی مەبسوود دەرگرین لە ئەو بوارەی کە ئەوان ئەمڕۆ تێدا توانیوانە ببنە خاوەن ناوبانگێک لە لای خۆیان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ پرۆفیسۆر سیروان زەند یاری دەدەری سەرۆکی ئەگەر کاتە بێت ئەگەر کاتەبێت پێم خۆشە لە دەروی پرسیارەکانی جەنابیشت یەک دوو ڕوونکردنەوەی زیاتر بۆ بەڕستان بخەمەڕوو. ئەم سەردانی ئێمە تەنها بۆ سەردانیکردنی زانکۆی کازان و لێکتێگەیشتن واژووکردن لەگەڵ زانکۆی کازان نەبوو هەمان کاتدا توانیمان دوو وێستگەی گرنگی دیکەش بۆ سەردانەکە لە وڵاتی رووسیا دروست بکەین یەکێکی دیکە لە وێستگانی کە توانیمان کاری تێدا بکەین سەردانیکردنی زانکۆی ڕوودن بوو لە شاری موسکۆ کە یەکێکە لە هەرە زانکۆ گەورەکانی پایتەختی رووسیا زانکۆیەکە کە خاوەن هەزاران قوتابی نێودەوڵەتیە لە تقریبان زیاتر لە 100 وڵاتی دنیاوە لەوێدا دەخوێنن لە نزیکەوە چاومان بەوان کەوت لەگەڵ ئەوانیشا زمینەی لێکتێگەیشتنی زانستی هاوبەش بۆ ئایندە ڕێکخرایەوە پرسوڕا گۆڕایەوە لەسەر خاڵە سەرەکیەکان و ئەوەی ڕەشنووسێکی لێکتێگەیشتنی هاوبەش ئامادە بکەین لەگەڵ ئەوانیشدا بە خۆشحاڵیەوە ئەوانیش پێشوازیان لە بیرۆکەکە کرد و ئێستا خەریکی گەڵاڵەکردنی ڕەشنووسی لێکتێگەیشتنێکین لەگەڵ ئەو زانکۆیەشدا ئەمەشەکە وەکو خاڵێکی دیکەی گرنگی چالاکیەکە تەماشا بکەین لە هەمان کاتدا و لەگەڵ ئەوەشدا ڕێگەیان پێدان کە سەردانی سەرجەم تاقیگە و فاکڵتەکانیان بکەین کە توانا و لێهاتوویەکانی زانکۆکانە لە نزیکەوە ببینین بۆی بتوانین ببینین بە چاوی خۆمان لەوێدا چ شتێک هەیە کە دەکرێت لە زانکۆکانی خۆمان سوودی لێوەگرین بۆی پاشتر لە چوارچێوەی لێکتێگەیشتنەکەیان جیان بکەینەوە و لەسەر هەمان بنەما داوایان لێ بکەین کە هاوکاری زانکۆی ئێمە بکەن ئەو ئەتوانیان لێرەشدا هاوکارمان بن و ئەوش جێ دەستخۆشیە بۆ ئەوان. وێڕای ئەم دوو وێزگەی سێمی سەردانەکەمان بریتی بۆ سەردانیکردنی ئەکادیمیای زانستی رووسیا ئەم ئەکادیمیایە کە دەکاتە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی لە رووسیا ڕەنگە زۆرێک لە ڕۆشنبیران و ئەکادیمیستەکانی کورد ئاشنای ئەم ناوە بن چونکە ئەم ناوە لە ڕابردوودا و بە ئێستاشەوە توانیوێتی خزمەتێکی زۆر بە ناسنامەی کورد بە ڕێگ و ڕیشە و ڕەچەڵکی کورد بکات واتە کردنەوەکو بۆردێکی کوردناسی تەماشا بکرێت لەوێدا کە کاریان لەسەر ڕۆژهەڵات کردو بە تایبەتیش لەسەر کورد و کوردستان لە نوێترین کاریشیاندا کە سەردانمانکردن بۆ ئێمەیان خستەڕوو کتێبێکیان بە زمانی کوردی ئامادە کردووە بە ناوی کورد ئەفسانەی ڕۆژهەڵات
کە کتێبێکە قەبارەیەکی نزیکەی 500 لاپەڕیدا دەبێت لەبارەی ڕەگ و ڕیشە و ڕەچەڵک و ناسنامە و کەلتور و ئاین و سەرجەمبوارەکانی پەیوەست بە بابەتی کوردناسی کە ئەکرێ بڵێم لەبەرەوەی لە پەیمانگایەکی ڕۆژهەڵات ناسی لە دەروی کوردستان ئامادەکراوە کارێکی بەڕاستی تایبەت و پرزەحمەت بووە بەڵام ئامادەیان کردووە بۆیە لەگەڵ ئەوانیش توانیمان زمینەی کاری هاوبەش ئامادە بکەین و ئەوانش بە سینگفراوانی و پێشوازیان لێکرد کە لە داهاتوودا بتوانین کاری هاوبەشمان لەگەڵ ئەم پەیمانگایشدا هەبێت چونکە وەکو خۆیان ئاماژەیان پێکرد لە ساڵانی ڕابردوودا لە رووسیا خەڵکان و ئەکادمیەکی زۆر کاریان لەسەر کورد و کوردناسی کردووە و تەنانەت زۆرێکیان زمانی کوردیان زانیوە بەڵام وەکو سەرۆکی ئەکادمیەکە ئاماژەی پێکرد ئەوە ماوەی چەند ساڵێک دەبێت ئێستا لە رووسیا ئەو کەسانە و ئەو ئەکادمیانی کە کوردی دەزانن بەڕاستی بە ڕێژێکی زۆر کەم بۆتەوە لەبەرەوەی ئێستا گرنگیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کورد کەم بۆتەوە پێمان خۆش بوو ئەم بابەتە بە جددی وەربگرین و کاری لەسەر بکەین و دەرگامان بۆ خۆش کرد کە لە ئایندەدا بتوانین کۆنفرانسێک لەسەر کورد و کوردناسی لە رووسیا ڕێک بخرێت ڕەهەند و تەوەر و لایەنەکانی بابەتی کوردناسی بۆ ئەکادیمیە کوردەکە ڕووسەکان بخەینە ڕوو تاوەکو جارێکی دیکە ئەکادیمیستە ڕووسەکان بێنەوە سەر گۆڕەپانی توێژینەوە لەبارەی کورد و کوردناسی و لە هەمان کاتیشدا کۆنفرانسێکی دیکە لە کوردستان ڕێک بخرێت بۆ خستنە ڕووی ئەو کار و چالاکیانەی کە لە ڕابردوودا ئەکادیمیستە ڕووسەکان لەبارەی کورد و کوردستانەوە کردیانەوەکو پێزانینێک بۆ بەرهەمەکانی ئەوان و قەدردانی بۆ ئەم کارە لەگەڵ هەموو ئەمانشدا ئەمە جێ خۆتی سپاسێکی تایبەتی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بکەین لە رووسیا کە هاوکار و هاریکار و ڕێنمامان بوو بۆ ئەوەی سەردانەکە بتوانێت ئەم هەموو وێزگەیە لە ماوەیەکی کووردا ڕێک بخات و تقریبا بڵێم بە ئامانجێکی باشەوە و دەستکەوتێکی باشەوە بگەڕێنەوە. بەڵێ کاک سیروان زۆر سپاس بۆ پرۆفیسۆر سیروان زەندیاری دەریری سەرۆکی زانکۆی سۆران بۆ کاروباری زانستی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.